بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستی بۆیەوە. خۆم بە خۆشحاڵ وەختەوە دەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە گفتوگۆی ئەم جارەماندا باز لە 95 ساڵەی ڕمانی دەوڵەتی عوسمانی یا خلافەی ئیسلامیەکەین لە سەیسەی 1924 دوای ئەوەی کە ئەنجومەنی پەرلەمانی تورکیا بە سەرۆکایەتی مستەفا کەمال و عیسمەت ئینۆنۆ توانیان کۆتایی بە دەسەڵاتی ئیسلامی و حکمی سوڵتانەکانی عوسمانی بێنن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی ئەو هۆکارە ناوخۆیی و دەرەکیانە دەکەین کە بوونە هۆکاری ڕمان و بە چۆکدا هاتنی ئەو پیاوە نەخۆشەی کە قەیسەری نیکۆلای قەیسەری ڕووس بەرامبەر بە دەوڵەتی عوسمانی ڕایگەاند. ئایا هۆکارەکان تەنها هۆکاری ناوخۆیی بوون یا هۆکاری ناوخۆیی سەبەبی سەرەکی ڕووخاند و بە چۆکە هاتن و هەرەزێنانی دەوڵەتی عوسمانی بوو یام ئەو جەنگە یەک لە دوای یەکە خاچپەرستی و ململانێ و دەبەڕێک ڕاچوونە ڕاستەوخۆیی کە وڵاتانی ئەوروپا بە درێژایی مێژوو بەرامبەر بە دەوڵەتی ئیسلامی ڕایان گەیاندبوو. بێگومان لە سەیسەی 1924 کۆتایی بە دەسەڵاتی 1291 ساڵەی دەوڵەتی ئیسلامی هات هەر لە سەردەمی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم تا سوڵتان عەبدولحەمیدی دووەم و پاشتر تا عەبدولعەزیز و عەبدولمەجیدیش کە ئەمانە کە بەشێ لە مێژنووسان پێیان وایە ئەمانە دەستچن و دەستنێژی هەم ئەوروپا هەم مستەفا کەمال بوون بۆ ڕاپەڕاندنی ئەوان تا دواییش سەرنجام ئەوەشیان پێڕەوانە بینن و کۆتاییان پێنا. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شوان هەورامین و سەر لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی هەروەها دکتۆر عوسمان عەلی لە مامۆستای زانکۆ کە لە ڕێی سکایپەوە لە تورکیاوە لەگەڵمانە بێ ئەم شەو تاوتوێی ئەم پرسەکەین. مامۆستا شوان زۆر سپاس بۆ ئامادەبوون و گەورەت کردین. پێم خۆشە سەرەتا بپرسم دەوڵەتی عوسمانی یا خلافەتی ئیسلامی بۆچی ڕووخا؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سپاس بۆم دەرفەتە و سڵاویش بۆ میوانە بە ڕێزەکەتان کاک دکتۆر عوسمان. بەڕاستی بە ڕووخانی دەوڵەتی عوسمانی یەک هۆی نییە، ینی ئێستا ئێمە بڵێن یەک هۆی لە یەک قۆناغا، بەڵکو کۆبوونەوەی کۆمەڵێک هۆکاری ذاتی و مەوزوعین کە بڕوویان داوە لە تەمەنی دەوڵەتی عوسمانیەوە ئەوانە بوونەتە هۆی ئەوەی کە سەرجەمی ئەمانە کۆبوونەتەوە و دەوڵەتی عوسمانیان گەیاندووەتە ڕووخاندن. مەسەلەن یەکێک لەو هۆکارە ینی مێژوویانە ئەوەیە ئێمە بینین دەوڵەتی عوسمانی لە ئەوجی قووەتی خۆیە لە لووتکەی قووەتی خۆیە لە گەمارۆی شاری ڤێن نایداوە و لە بەردەمی دەواازەکانی ڤێن نایە، بەڵام بەداخەوە ینی ئەلبەتە ئەوەش بە پیلانێکی ینی وڵاتانی خۆر ئاوای تایە، چونکە دەرەکەوێ کە دواتر شەعباسی سەفەوی و شاکانی تری سەفەویەکان لەگەڵ پرتوگالیەکانە و لەگەڵ هێزە ئەوروپیەکانە یەکیان گرتووە بۆچی بۆ ئەوەی کە لە پشتەوە دەوڵەتی عوسمانی مەشغوڵی شەڕێکی ناوخۆیی بکەن و هێزەکەی ناچار بکەن بکشێتەوە بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست. ئێمە بینین شەڕی چاڵدێران کە دەوڵەتی عوسمانی بە ناچاری هێزێکی زۆری لە ئەوروپاوە گێڕایەوە شەڕی چاڵدێرانی دژی سەفەویەکان کرد و تیا سەرکەوتوو بوو، پایتەختی سەفەویەکانیش کە تەبرێز بوو کەوتە دەستی سوڵتان سەلیم. ئەمە بەداخەوە ینی کارێکی کرد کە دەوڵەتی عوسمانی لە بریەوەی کە فەتحی ئەوروپا بکە ناچار بوو شەڕێکی درێژخایەنی لەگەڵ دەوڵەتی سەفەویە بۆ دروست بوو لە خۆرهەڵاتی ناوەڕاست. ئەمە وای کرد فەتحی ئەوروپا بوەستێ و پەلهاویشتنی دەوڵەتی عوسمانی بەرەو خۆرئاوا ینی بوەستێ. ئەمەش کە ڕاوەستانی تیا دروست بوو بوویە هۆیەوەی کە ئەوروپیەکان ینی پەیبەرن بەو زوعفەی خۆیان و هەوڵ بدەن تۆڵە دەوڵەتی عوسمانی بکەنەوە و وردە وردە ینی لە ئەوروپایە کێشە و گیرروگرفت و شەڕ و ئاژاویان بۆ دەوڵەتی عوسمانی دروست کرد. ینی ئەوە هۆکارێک کە هۆکارێکی بەڕاستی زۆر ینی دڵتەزێنە، ینی
هەتاکو ئێستش بەداخەوە ینی سونە و شیعە ینی ئەم ململانیان بەردەوامە و بووەتە هۆی زەعیف بوونی مسلمانان لە بەرانبەر ینی خۆر ئاواوە تۆ سەیرەکەی ملیارێک و 600 ملیۆن مسلمان لە جیهانە هەیە بەڵام ئەم یعنی هیچ کاریگەریەکیان لە ساحەی سیاسیانیە و هیچ وەکەڵێ لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە کەس ڕێز لە کیانیان ناگرێ. ئەمە هۆکارەکەی چی؟ هۆکارەکەی ئەو ململانێ داخلیەیە کە لە ناو مسلمانانە هەیە. ئەوە یەک، ئەوە هۆکارێکی تر ئەوەیە کە لە بیرمان نەچێ سوڵتانەکانی عوسمانی ژمارەیەکیان بەڕاستی لە جیاتی ئەوەی کە وەکو محەممەدی فاتح، وەکو سوڵتان سەلیم، وەکو سوڵتان بایەزید، وەکو ئەمانە یعنی غەمی مسلمانان و غەمی جیهانی ئیسلامی لە بیریانە هەبێ، هەندێکیان ینی خەریکی خۆشگوزارانی و کۆکردنەوەی پارە و ینی ژیانی دنیایی بوون. مەسەن بۆ نمونە تۆ کە بدەی کەسایەتیەکی وەکو سوڵتان عەبدولحەمیدی دووەم یەکێک بووە و بە ئیعترافی ناحەزانیشی یەکێک بووە لە گەورەترین سیاسەتمەدارانی جیهان. وەک پیاوێکی زۆر لێهاتوو بووە، کەسێکی زۆر شارەزا بووە و ئەکرێ ینی بوترێ دەیان ساڵ ئەو خەمەشی هەبووە کە سوڵتان محەممەد فاتح و بایەزید و سوڵتان سەلیم و سوڵتان سلێمان بێگومان ئەو غەمەی هەبووە. بەڵام بۆچی لە سەردەمی ئەودا لەگەڵ بوونی ئەو خەمەشدا دەوڵەتی عوسمانی و خلافەتی ئیسلامی هەرەز دەهێنێ؟ وەکو باسم کرد ئەو سوڵتانانەی کە پێش ئەو حکم فەرمانڕەواییان کردو و حکمیان بردۆ بەڕێوە، یعنی کەسانێک نەبوون لە ئاستی پێویستیە و لە ئاستی پێویستە بتوانن یعنی ئەو غەمە هەڵگرن. بۆ نمونە سوڵتان عەبدولحەمیدی دووەم کە لە ساڵی 1876 ینی بوو بە سوڵتانی عوسمانی، بە خلافەتی عوسمانی 300 ملیۆن لیرەی زێڕی ئەو کاتە قەرزار بوو. ڕاستە، یعنی قورساییەکی ئەجگار زۆر کەوتبوویە سەری و باجی شەڕەکانی لەگەڵ رووسیا و لەگەڵ وڵاتانی تر کەوتبوویە سەر و کۆمەڵێک ڕێکەوتنامە کە کرابوو لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ رووسیا و ئەمانە ڕێکەوتنامەی ینی کۆتکەر بوون، ینی کۆتیان خستبوویە گردنی ینی دەسەڵاتی عوسمانی. مەسەن بۆ نمونە فەڕەنسیەکان و بەریتانیەکان و رووسیا ئەمانە هاتبوون، بۆ نمونە ئەرمەنەکان ڕووسەکان ینی پارێزگاریان لێکردن بەمەرجێک کە هاوڵاتی دەوڵەتی عوسمانی بوون. یعنی ئەمە کارێکی کردبوو جاری وابوو ئەرمەنەکان هاتن ئاژاوەیانە نایەوە کە کاتێ سوڵتانی عوسمانی ویست ینی وەکەڵێ ئاژاوەکەیان بکوژێنێتەوە، رووسیا تەدەخولیە کردە ئێوە ڕێکەوتنامەتان لەگەڵ ئێمە پێشێل کردووە. فەڕەنسیەکان و ئینگلیزەکانیش هەروەها، ینی کەمینە نەتەوەیەکان کە لە ناو دەوڵەتی عوسمانیا بوون ئەمانە ئەوان ینی پشتیوانیان لێکردن بە پێی چی؟ بە پێی ئەو ئیتفاقیانەی کە سوڵتانەکانی پێش عەبدولحەمیدی دووەم کردبوویان. ئەمەش ینی کاریگەریەکی زۆر خراپی کردبووە سەر شێوازی دەسەڵات لە ناو دەوڵەتی عوسمانیە کە ئەمانەش هەمیشە کێشەیان دروست کردووە. ئەگەر سەیری مێژووی عوسمانی بکەین ئەمانە هەمیشە کێشەیان دروست کردووە بۆ دەوڵەتی عوسمانی. دوایی دێینە سەر باسی ئەگەر مەجالمان هەبوو کە ئەمە چ کاریگەریەکیان هەبوو لەسەر ئەوەی کە زەربەشیان لە کیانە کوردیەکاندا. وەکوتم مەسەن پێش سوڵتان عەبدولحەمید 300 ملیۆن لیرەی زێڕ ینی دەوڵەتی عوسمانی قەرزار بوو کە سوڵتان عەبدولحەمید بە پاکی خۆی و بە توانای خۆی و بەو لێزانینەی کە لە شێوازی بەڕێوەبردننی وڵاتە بەڕێوەی برد سەرڕای هەموو ئەو ئاوەدانیانەی کە دروستی کرد. شاری وڵاتی عوسمانی نییە کە ئاساری سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی تیان نەبێ. لە مزگەوتی بۆ نمونە ئەم منارەی مزگەوتی گەورە، منارەی مزگەوتی ینی خانەقای بڵێن مەولانە،
ئەوە ئاساری سەردەمی سوڵتان عەبدولحەمیدە، یعنی ئەوان دروستی کردوون لە هەموو شارەکانی کوردستان، لە حەمام بگرە، لە قوتابخانە بگرە، لە مزگەوت بگرە، ئەمانە یعنی لە سەردەمی ئەوە کراون. گەورەترین کارێکە کردوویەتی هێڵی حیجاز بوو، هێڵی ئاسنی حیجاز کە یعنی هەموو موسڵمانانی جیهان ئەو کاتە بۆ نمونە لە هیندستانەوە بۆ مەغریبی عەرەبی ینی موسڵمانان پاریان کۆ کردوتەوە ناردویانە بۆەوەی ئەو هێڵی ئاسنی شام حیجاز دروست ببێ بۆ ئەمە بوو یەهۆیەوەی کە ببێتە ڕەمزێکی یەکڕیزی موسڵمانان. سەرەڕای هەموو ئەم کارانەی کە سوڵتان کردی کاری ئاوەدانی، بۆ نمونە ئێمە بینین یەکەمین هێزی ئاسمانی لە مێژووی سوپاکانی دنیاە، مێژووی هێزی ئاسمانی دەوڵەتی عوسمانیە کە لە ساڵی 1909 ینی دەستی پێکرد. ینی سوڵتان ینی لە ئاوەدانیە، لە کاروباری دەوڵەتە، لە سوپایە زۆر چاکسازی ئەنجامدا. بەڵام لە سەرڕای ئەوەش ئەو 300 ملیۆن قەرزەی لە ساڵی 1909 کە لادرا لە دەسەڵات بوو بە 30 ملیۆن قەرز، ینی 300 ینی بەدە هێنابوویە خوارەوە. بەڵێ هێنابوویە خوارەوە، ینی لە 300 ملیۆنەوە کردبووی بە 30 ملیۆن، ینی 30 ملیۆن قەرز مابوو لەسەر دەوڵەتی عوسمانی. ئەگەر ئیتیحاد و تەرەقی ئەو کودەتا ینی خوێناویەیان نەکردایەوە، ئەو کودەتا شومەیان نەکردایە، دەوڵەتی عوسمانی نە بەشداریە کرد لە جەنگی جیهانی یەکەمە و نە خۆی تووشی ینی هەڵدێرە کرد و نە ڕێگەشی ئەدا بەوەی کە ئینگلیزەکان و فەڕەنسیەکان بێن خۆرهەڵاتی ناوەڕاست داگیرکەن و نە فەلەستینیش لە دەست دەرەچوو. بەڵام ئیتیحاد و تەرەقی لەبەر ئەوەی کە سوڵتان عەبدولحەمید ئامادە نەبوو فەلەستین بفرۆشێ بە تیۆدۆر هێرتزل، ئەوان بەهۆی جوولەکەکانی ساڵۆنیکەوە کەوتنە یارمەتیدانی ئیتیحاد و تەرەقی و ئیتیحاد و تەرەقیش یعنی ڕێخستنێک بوو لە ناو سوپای عوسمانیا، لە ناو ئیدارەی عوسمانیا و لە هەموو دیانی جومگەکانی دەوڵەتی عوسمانیا بڵاو بووبوونەوە. ئەمانە بوونە هۆی ئەوەی کە دژی سوڵتان وەکەڵێ کودەتایەک ڕێک بخەن و کودەتایەکی زۆر ناڕەوا، زۆر خوێناوی ڕێک بخەن. سەرنجام سوڵتانیان لادا وەکۆیشی کە جەنابەت ئاماژەت پێدا. من پێم وایە دەسەڵاتی عوسمانی هەتا کودەتای 1970 وەلادانی سوڵتان لە ساڵی 1909 دەوڵەتی عوسمانی بەردەوام بووە. ئیتر دواتر سوڵتانەکانی تر بووکەڵەی دەستی ئیتیحاد و تەرەقی بوو. مامۆستا شوان ئەبوو حەسەین نەدەوی بەڕەحمەت بێ کتێبێکی بە داڕوخانی موسڵمانان جیهان چه زیانێکی بەرکەوت. با من ئەو پرسیارە لە جەنابەت بکەم. ناوی کتێبەکەی ئەبوو حەسەین نەدەوی ئەو پرسیارە لە جەنابەت دەکەم. هەم جیهان هەم ئێمەی موسڵمان و وڵاتانی ئیسلامی چه زیانێکمان کەوت بە ڕوخانی منارەکەمان لە ئیسلامبول و بە نەمانی دەسەڵاتی سیاسی موسڵمانان لە 1924. ئێمە بەگەر سیرکەین دەوڵەتی عوسمانی کە کاتێ ینی بەهێزە بێ، خەیرەدین باربارۆس ینی پشتی ئەچێت ینی موسڵمانانی ئیسپانیا ڕزگارەکە لە کوشتار. بەڵام کە کاتێ دەوڵەتی عوسمانی بێهێزە بێ، فەڕەنسیەکان دێن جەزائیر بۆ ماوەی 130 ساڵ داگیرەکەن و ئەو هەموو تاوانە دژی جەزائیریەکان ئەنجامەدەن کە حتا ئێستش قوربانی ئەو تاوانە بەردەوامە. ئیتالیەکان دێن لیبیا داگیرەکەن، فەڕەنسیەکان و دواتر بەریتانیەکان دێن میسر داگیرەکەن و لە دوای جەنگی جیهانی یەکەم سیرەکەی شەرقی ئیسلامی هەموو یەکەوێتە لە بینی فەڕەنسیەکان و ئینگلیزەکانە دابەشەکری وەکو گۆشتی خێر. یعنی بەتایبەت ینی دوای ڕوخانی دەوڵەتی خلافەت ئەبینین عەرەبەکان ئەبنە خاوەنی هەندێکیانی نەتەوەیی هەزیل، ینی هەتاکو ئێستەش ینی وەکەڵێ هەر بووکەڵەی دەستی ینی هێزە بزل هێزەکانن. بەڵام میلەتێکی وەکو میلەتی ئێمە گەورەترین زیانمەندی ڕوخانی خلافەتی عوسمانی بوو. سەرەڕای ئەوەی کە ئێمە پێش ئەوەی دەوڵەتی عوسمانی بڕوخێ بە زیاتر لە 50 ساڵ ئیمارەتە کوردیەکان هەرەسیان هێنا ڕوخان، بەڵام دەوڵەتی عوسمانی چەترێک بوو
بۆ هەموو میلەتانی خۆرهەڵات و بۆ هەموو میلەتانی موسڵمان و کوردیش ینی لە دەوڵەتی عوسمانیە پۆستی بەرزبەرزی بەدەستهێناوە و لە ڕاستیە ینی لە وەزارەتە لە پەرلەمانە لە ئیداراتە لە بەڕێوەبردننی سوپای عوسمانیە زۆربەی شێخ الئیسلامەکان کە کەسی دومینەوە دەوڵەت بوون زۆربەی زۆریان کورد بوون ئیسلامەکان بەڵێ و ینی ئێمە ئەگەر سیرکەین مەلا عەبدوڵڵای زێوەر باسی ئەوەکە کە چۆن لەگەڵ شێخی حەفیدا مەسەلەن چوونەتە ئەستەمبول و سوڵتان چەنێ ڕێزی لێگرتوون و چۆن ینی حورمەتی ینی پیاوانی کورد گیراوە لە دەوڵەتی عوسمانیە. باشترین بەڵگەش ینی بۆ ئەوە توانین کتێبی کورد و کوردستانی خلاصەیەکی کورد و کوردستانی ئەمین زەکی بەک فەقەرەی یەکەمی هەر بڕگەی یەکەمی پێشەکیەکەی باسی ئەوە کاڵێ ئێمە هەتاکو لەفزی عوسمانلی یعنی هاوڵاتیانی عوسمانی باوی هەبوو لە سەرانسەری دەوڵەتی عوسمانیە ئێمە هەستمان نەیەکرد بەوەی کە ئێمە ینی کوردین یا میلەتێکی تر وەکەڵێ نەتەوەیەکی ترە ئێمە هەر هەمومان خۆمان بە هاوڵاتی عوسمانیە زانی بۆ چونکە بە یەک چاو سەیری هەموو نەتەوەکان نەکرا کاتێ تۆڕانیەت لە تورکیا باوی سند اینجا ئێمە هەستمان کرد ئێمەش لە ڕاستیە ئێمەش میلەتێکی ترین ئێمەش کوردین بەڵام مێژوو لە مێژووە شارەزانین و نازانین ئەم ڕەگ و ڕیشەی کورد چییە ئەبێ ینی دیراسە بکەین و بگەڕێن بە دوای ڕەگ و ڕیشەی خۆمانە جا ئەمە ینی باشترین بەڵگەیە کە مێژوو نووسێک کە خۆی ئەفسەری عوسمانی بووە و ئەفسەرێکی باڵای عوسمانیش بووە و کەسێکی دیبلۆمات بووە شارەزا بووە لە بواری مێژووە و لە بواری ستراتیژە ئەم شخصە یعنی گەورەترین شاهیدیەدا لەسەرەوەی کە هەتا دەوڵەتی عوسمانی مەوجود بووە کورد ینی هەستی بە زوڵم نەکردووە وەکو زوڵمی نەتەوەیی بێگومان ئەمەی کە ئێستا ئەوترێ زوڵمی نەتەوەیی هەستی بە زوڵمی نەتەوەیی نەکردو ئەگەر ینی وەکاڵێ زوڵمێکیش هەبوو بێ زوڵمێکی ئیداری بووە پێچێ مەسە میلەتێکی تریش ینی هەستی بۆ زوڵمە کرد بێ بەڵام وەکو زوڵمی نەتەوەیی لێ نەکراوە و کورد هەستی بەوە نەکردووە کە لەبەر کوردبوونی گرفتی بۆ دروستەکەن جا ئەمە ینی حەقیقەتێکە لەبارەی دەوڵەتی عوسمانیەوە کە میلەتانی ژێردەستی عوسمانی و کوردەکان لە ژێردەستی دەوڵەتی عوسمانیە خاوەنی مافی خۆیان بوون و چەندین ئیمارەتیان هەبووە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت زۆر جار باسی ئەوە ئەکرێ دەوڵەتی عوسمانی لە دوای 1850 و پێش ئەوە کەمێک پێش ئەوە پەلاماری ئەوەیدا کە ئیمارەتەکانی نەهێشت ینی ئیمارەتە کوردیەکان وەکو ئیمارەتی بابان و وەکو ئیمارەتەکانی تریش لە باشووری عێراق ئەمە لە ڕاستیە هۆکارەکەی زیاتر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە کاتی جەنگی رووسیا و دەوڵەتی عوسمانیە فەڕەنسا و بەریتانیا حەزیان نەکرد کە دەوڵەتی عوسمانی ببێت هەروەکو جاران بربەستێک بێ لە بینی بەرژەوەندەکانی ئەوان و رووسایە دەوڵەتی رووسیا زۆر پەل نەهاوێ بەرەو ئاوەگەرمەکان لەبەرەوە وایان بە باشەزانی کە پشتیوانی لە دەوڵەتی عوسمانی بکەن و دەوڵەتی عوسمانی سوڵتەی مەرکەزی هەبێ بەسەر خاکەکەیە بۆیە پێویستە ئیمارەتەکان بڕوخێنێ و ئیمارەتەکان نەمێنن هەر بۆیە ئێمە هەر ئەوەی کە دکتۆر عوسمان ئەتوانێت ینی زیاتر بۆمان ڕوونکاتەوە لە بەڵگەنامەکانی فەڕەنسا و بەریتانیا کە ئێستا هەن و دکتۆر عوسمان بۆ خۆی وەریگێڕاون بەریتانیەکان ڕۆڵێکی زۆر خراپیان بینی لەوەی کە کێشە دروستکەن لە نێوان ئیمارەتە کوردیەکان و لەگەڵ دەوڵەتی عوسمانیە بۆ نمونە
بەدرخان پاشا یەکێک بوو لە دۆستە نزیکەکانی سوڵتانی عوسمانی و سوڵتانی عوسمانی زۆر متمانەی پێی هەبوو زۆریشی خۆشەویست بەڵام ئینگلیزەکان هەوڵیاندا فیتنەی دروستکەن لە نێوان بەدرخان پاشا و سوڵتانی عوسمانیە بەچی بەوەی کە ئەیانوت بەدرخان پاشا زوڵم لە نەستوریەکانەکە لە مەسیحیەکانەکە مەسیحی نەستوریەکانەکە ئەمانە لە ژێر چاودێری حکوومەتی خاوەنشکۆی بەریتانیان نابێ ینی سوڵتانی عوسمانی ئەمە قوبوڵکە لەم فیتنەی کردنەوە و لەم هاندانی نەستوریەکان بۆەوەی کێشە لەگەڵ بەدرخان پاشا دروستکەن وایان کرد ینی بە ناچاری بەدرخان پاشا کەوتە شەڕ لەگەڵ ئەوانە دوجار سوپای عوسمانی هێرشی هێنایە سەر بەدرخان پاشا و دەوڵەتەکەی تەفروت و ناکرد زۆر باش بەڵام ینی ئەم خاڵەش تەواوکە کە دەست و پەیوەندی بەدرخان پاشا کە ئاوارە بوون چوون بۆ میسر ژمارەیەکی زۆریان چوون بۆ میسر بوونە ئۆپۆزیسیۆنی عوسمانی یعنی لەوێ ئینگلیزەکان جارێکی تر هاتن ئەمانیان بەکارهێنا لە دژی دەوڵەتی عوسمانی ئیمارەتەکەیان بەدەستی پیلانگێڕی ئینگلیزەکان ڕووخە بەڵام کوڕ و دەست و پەیوەندی بەدرخان پاشا کە ئاوارە بوون چوونە میسر و چوونە لای میسریەکان لەوێ دووبارە ئینگلیزیەکان ئەمانیان بەکارهێنا دژی دەوڵەتی عوسمانی و دژی سوڵتانی عوسمانی وتیان سوڵتان عەبدولحەمید سوڵتانێکی مستەبیدە سوڵتانێکی زوڵمی لێ کردوون تەنانەت ینی باسی ئەوە کە تەنانەت ڕۆژنامەی کوردستان ینی کە لە قاهیرە دەرچووە دژی دەوڵەتی عوسمانی ئینگلیزەکان ینی وەکەڵێ تەمویلیان کردبێ و پارەیان دا زۆر باش ماسا شوان وەکو جەناب ئاماژەت پێکرد کورد هەمیشە لە نێو دەوڵەت و خلافەتی ئیسلامیدا ڕۆڵ و پێگەیەکی گەورەی هەبووە تەنانەت لە چاو حرمەت و ڕێزی کورددا پێیان گوتووە قوڕیشی دووەم یا قوڕیشی ئەم سەردەمە هەمیشە شێخولئیسلامەکان لە کورد بوون ئەمە ڕۆڵ و ڕێز و حرمەتی کورد بووە لە نێو دەوڵەتی عوسمانیدا بەڵام ڕۆڵی کورد بە بارێکی دیکەدا لە ڕووخاندنی دەوڵەتی عوسمانیدا بەشێ لەو کوردانە بە هەڵە تێگەشتن لە بەڵێن و وعدەکانی مستەفا کەمال پشتیان کردە سوڵتانی عوسمانی و ڕۆڵێک بوونیابوون پشکۆیەک بوون بۆ هەڵگیرساندنی ئاگری کوژانەوەی دەوڵەتی عوسمانی یەکێک لەوانە حسەینی برنجی زادەیە دەڵێ لە پای ئەو خیانەتی کە لە دەوڵەتی عوسمانی لە خەلیفە عوسمانیم کرد و باوەڕم بە بەڵێن و وعدەکانی مستەفا کەمال کرد ئەگەر مردم گۆڕەکەم بەرنەوە سەرڕێی دیاربەکر و سێ بەردۆشکار کەسێک کوردێک بەو ناوە تێپەڕی با سێ بەر لە پای ئەو خیانەتە بکێشێ بە کێلی گۆڕەکەمدا ئایا کورد هیچ ڕۆڵێکی خراپە بوو لە ڕووخاندنی دەوڵەتی عوسمانیدا یا کێ بوون ئەو کوردانەی کە بە کاریگەری بیری ئەوروپی و ئەلمانیەت توانیان ڕۆڵێکی خراپ بگەڕن لە پەرتپەرتکردنی دەوڵەتی عوسمانیە کورد وەکو جەنابەت باست کرد ینی ڕۆڵی کاریگەریان بینیوە لە بەرەو پێشبردننی ینی دەوڵەتی عوسمانیەوە لە پارێزگاریکردنی دەوڵەتی عوسمانیە لە دوای جەنگی چاڵدێران وەشمان لەبیر نەچێ مەلا ئیدریسی بەدلیسی زۆری هەوڵدا کە میرە کوردەکان 21 میری کورد یەکێکیان هەڵبژێرن بۆ سەرۆکایەتی کورد و ئەوە بکەنە سەرکردەی خۆیان ئەمە ینی جۆرە چۆن ئەمڕۆڵی کۆمارێکی سربەخۆی کورد یعنی دروست ببێ لە خۆرهەڵاتی ناوەڕاستە و کەسێ سەرۆکی بێوەم سەرۆکەش لەگەڵ سوڵتانی عوسمانیە یعنی ببێتە هاوپەیمان زۆری هەوڵدا لەگەڵ میرە کوردەکانە بەداخەوە هیچ یەکێ لە میرە کوردەکان لەم 21 میرە ڕازی نەبوو ئەوی تر ببێتە سەرکردەی بە ناچاری مەلا ئیدریسی بەدلیسی بەپێی ئەو بەڵێنەی کە لە سوڵتانی وەرگرت بوو ینی ئەمری ئیداری دەرکرد بۆ هەر 21 میرەکە کە هەر یەکێ ببێتە میری ناوچەی خۆی و منتیقەی خۆی بالفعل وەکو ئێستەی کوردایەتی و کوردەواری ئەمە لە ڕووی ینی وەکەڵێ ڕۆڵی کورد بەلایەنە ئیجابیەکەی بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە دەوڵەتی عوسمانی تووشی گیرروگرفت بوو وەکو وتمان پاشەکشەی کرد هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی داڕوخانی ئابوووریەوە و مەدحەت پاشا دەستی کرد بە چاکسازیش بەو شێوەیە کە چاو لە ئەوروپا بکە
ژمارەیەکی زۆر لە لاوانی عوسمانی نارد لە هەموو نەتەوەکان بۆ ئەوروپا بۆ ئەوەی لەوێ بخوێنن. بەداخەوە لەگەڵ ئەو خوێندنە نوێیەی کە خوێندیان لە سوپا و لە ئیدارە و بەڕێوەبردننی دەوڵەتە، ینی لە ڕووی فکریشەوە بوونە پاشکۆیەکی ئەوروپا بۆ چون وتیان ئەوروپا بە ئەلمانیەت و بە دوورکەوتنەوە لە دین ینی بەرەو پێشچووە، ئێمەش ینی ئەبێ وا بکەین. ینی کۆمەڵێک بەداخەوە ینی لاوی لەم شێوەیە گەڕانەوە بۆ دەوڵەتی عوسمانی و لە هەموو جومگە ئیداری و سوپاییەکانە کاریان پێسپێررا. ئەمانە وردە وردە بوونە ینی نەواتی کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی کە دواتر دروست بوو. ینی کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی کە دواتر بە پشتیوانی جوولەکەکانی سالۆنیک و بە پشتیوانی ڕێکخراوی زایۆنی دروست بوون و لەوان یارمەتی مادیان وەرەگرت، توانیان ڕێخستنێکی گەورە هەم لە ناو سوپای عوسمانیە هەم لە ناو ئیدارەی عوسمانیا دروستکەن. ینی شاری سلێمانی کە ئێستا ئێمە بەرنامەی تیا پێشکەشەکەین، ینی ڕێخستنی ئیتیحاد و تەرەقی تیا بووە ئەو کاتەی کە کودەتا کراوە، ینی بەسەر سوڵتانی عوسمانیە لێرە ڕێخستنی ئیتیحاد و تەرەقی مەوجود بووە و کوردەکان لە ئاستی بەرزەوە بۆ نەزم بۆ خوارەوە ینی بەشداریان کردووە، بەشدار بوون لە کۆمەڵی ئیتیحاد و تەرەقیە بۆ چون کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی ینی کۆمەڵی دروشمیان بەرز کردەوە توانە ئێمە مەشروتیەتە گەڕێنینەوە بۆ عوسمانی ینی ژیانی پەرلەمانی و ئێمە ئازادی ئەگەڕینەوە بۆ ڕۆژنامەگەری و بۆ ژیانی سیاسی لە دەوڵەتی عوسمانیە. سوڵتان عەبدولحەمید کەسێکی مستەبیدە، سوڵتان عەبدولحەمید سوڵتانی سوورە، ینی وان ناو بردووە کە خوێناویە. سوڵتان عەبدولحەمید ینی کامانە هەموو تۆمەتی گەورە گەورەن. ڕەزا تۆفیق کە فەیلسوفی ئیتیحاد و تەرەقیە کە دواتر پەشیمان بووەڵێ زۆر پەشیمانم، زۆر هەست بە شەرمەزاریەکەمەی سوڵتانی گەورە کە ئێمە تۆمەتمان بۆ تۆ دروست کرد، ئێمە خائین بووین، ئێمە خیانەتمان لە مێژووی خۆمان کرد. مەسەن کەسێکی وەکو عەبدوڵڵا جەودەت کە کورد بووە، ینی ئەوە یەکێکە لە دامەزرێنەرانی کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی، بەڵام هەموو ئەمانەی کە کەسانێک بوون هەڵخەڵەتاون و کەسانێک بوون بە جۆرێک لە جۆرەکان ئاگایان لە پیلانگێڕی وەکەڵە زایۆنیستەکان نەبووە، ئاگایان لە پیلانگێڕی ئەرمەنەکان نەبووە، ئاگایان لەو بەرنامەیە نەبووە کە فەڕەنسیەکان و بەریتانیەکان دایان ڕشتووە بۆ داهاتووی ناوچەکە. ئەمانە دواتر کە بۆیان دەرکەوتووە و دەستیان لە بنی هەمبانەوە دەرچووە اینجا ینی وەکاڵێ کەوتونەتە ئەو جۆرە پەشیمان بوونەوەیە کە بەداخەوە ینی ئینسان هەندێک جار کە پەشیمانە بێتەوە پەشیمان بوونەوەکەی هیچ سوودێکی نییە بۆ چونکە تازە ینی کار لە کارترازاوە. مستەفا کەمال و ئیتیحادیەکان توانیان بەحساب بەو کودەتایە جێپی خۆیان مەحکەم بکەن و توانیان بە ناوی مەشروتیەتەوە ئیستیبدادێکی زۆر ترسناک بەسەر دەوڵەتی عوسمانیە دروست بکەن و خراپەکاریەکی زۆر بڵاو بکەنەوە و هەوڵیاندا گەلانی ژێردەستی عوسمانی بکەنە دوژمنی یەکتر. مەسەلەن بۆ نمونە تۆرگۆد ئۆزال لە سەردانی رووسیا و ئۆکرانیایە لە ساڵی 1991 ڕۆژنامەنووسێک لێی پرسی، ڕۆژنامەی ستاری تورکی لێی پرسی هۆکار چییە بەڕێز سەرۆ کۆمار دەوڵەتی تورکیا حکوومەتی کۆماری تورکیا پەیوەندی لەگەڵ عەرەبەکانە خراپە، ینی بۆ دەوڵەتەکەت پەیوەندی لەگەڵ عەرەبەکانە خراپە. ئەویش وتی لە حەسەن جەمال بپرسە، وتی تێناگەم حەسەن جەمال کێیە؟ وتی من ڕاستیەکت پێڵێم بەڵام 25 ساڵ دواتر بڵاوی کەرەوە، دیارەوە لە ترسی دەوڵەتی عەمیقەی تورکیا کە ینی ترساوە لەوەی لەسەرەوە قسەیە تیرۆری کردم. ئەڵێ وتی جەمال پاشای سەفاح کە فەرماندەی سوپای چواری عوسمانی بوو لە شام لە دیمەشق، ئەڕۆیشت کچوو و ژنی
سەرۆک عەشیرەتەکان و پیاوە موفتیەکان و پیاوە ناودارەکانی ئەبرد بۆ مەقەڕی والی عوسمانی، لەوێ عەرەقی دەرخواردەدان و لەوێ دەستێژیە کردە سەریان و لەوێ یعنی دوای ئیهانەیەکی زۆر بەرەڵایەکردن. ئەمە بووە هۆی ئەوەی کە عەرەب بکاتە دوژمنی دەوڵەتی عوسمانی و بڵێ ئەمانە هیچ ڕەبتێکیان بە دینەوە نییە. لە حاڵەتێکە ئەڵێ وتی من بەڵگەنامەم لەلایە و گەیشتم بە بەڵگەنامەی دروست کە جەمال پاشا لە ئینگلیزەکان پارەی وەرگرتووە مانگانە و ئەوان پێیان وتووە کە لە ناوەوە دەوڵەتی عوسمانی ئاوا ینی ناشرین بکە و دەوڵەتی عوسمانی ئامادەکاری بکە بۆی دەوڵەتی عوسمانی بڕوخێنرێ. ئەوە بوو کە شۆڕشی عەرەبی ڕوویدا، یعنی سوپای عوسمانی سوپای چوارەمی عوسمانی خۆی نەگرت لە بەردەمی وەک عەرەبەکانە و بووە هۆی ئەوەی کە شام و فەلەستین و حیجاز و ئەمانە لەدەست دەوڵەتی عوسمانی دەمێنێت. نیکۆلای قەیسەری ڕووس نازناوی پیاوە نەخۆشەکە لە دەوڵەتی عوسمانی دەنێت. ئایا هەر بەڕاست دەوڵەتی عوسمانی نەخۆش بوو یا توانای چارەسەر و گەنجبوونەوە و دەربازبوون لەو نەخۆشیی نەبوو کە سەرنجام بوون دوای چەند ساڵێ لەو نازناوە هەر بە دەستی خۆیان مراندیان؟ ینی کەسێک نەبوو وەکو چۆن حکم لە ئەمەویەکان عەباسیەکان لە ئەمەویان وەرگرت، نازام کێلەکی وەرگردە لە نێو دەوڵەتی ئیسلامیە، لەو کاتاش هەلێکی تر نەبوو کە کەسێکی تر بێ دەسەڵاتی سیاسی مسلمانان لە دەست عوسمانیەکان وەرگرێ و خۆی نوێبوونەوەی بخاتە نێو دەوڵەتی ئیسلامی و دەوڵەتی عوسمانیش لە سیفەتی پیاو نەخۆشیە و ڕزگار بکە. وەکو وتم سوڵتان عەبدولحەمیدی دووەم ینی سیاسەتمەدارێکی زۆر گەورە، کەسێکی زۆر گەورە و کەسێکی زۆر بەتوانا و دەوڵەتمەدار و توانیشی ینی گۆڕانکاری زۆر دروستکە، ئیسلاحاتی زۆر بکە لە دەوڵەتی عوسمانیە. بەڵام بەهۆی ئەوەی کە پێشووتر ڕوویدا بوو و دەوڵەتی عوسمانی خست بووە کردبووە پیاوە نەخۆشەکە، لە ڕاستیە بارێکی هێنابووە پێشەوە، یعنی زۆر قورستر لەوەی کە سوڵتانی عوسمانی بتوانێت ڕاستی کاتەوە و بە تایبەتیش کە دوای ئەوەی کە سوڵتان داخوازیەکەی تیۆدۆر هێرتزلی ڕەت کردەوە، ئیتر پیلانەکان بۆ سەر دەوڵەتی وەکەڵی عوسمانی چڕتر بوونەوە. بۆ نمونە لە ساڵی 1950 هەوڵی تیرۆرکردنی سوڵتان خۆی درا لە نێوان قەسری یەڵدز و مزگەوتە بۆمبێکیان تەقاندەوە. دکتۆر عوسمان دوای هەوڵێک ئێستا لە ڕێی سکایپەوە لەگەڵمانە. دکتۆر عوسمان ئەم کاتت باش، بە ناوی مامۆستا شوانی شەو بە خێراتنێکی گەرم دەکەم و پێم خۆشە خوێندنەوەی جەنابەت ببینم ببیستم لەبارەی 95 ساڵ تێپەڕبوون بەسەر ڕووخانی دەوڵەتی عوسمانیدا. پێشە شتێ سەلام عەلەیکوم و سڵاوشمێ بۆ مامۆستای میێوانتان، مامۆستا شوانی زۆر بەڕێز و بۆ بینێرانتان. ئەوانەی مامۆستا شوان وتی من هاوڕام لەگەڵ زۆربەی شتانەی باسی کرد. ئەمڕۆ ئەرشیفی عوسمانی کە موجودە و زۆربەی توێژەران ئەتوانن سێریکن، زۆر دووپاتی ئەو بۆچوونانەی مامۆستا شوانەکە کە ئێستا باسی کرد. بەڵام من بۆچوونی خۆمش ئەوەی کەوا بۆچی دەوڵەتی عوسمانی ئەڕوخێت و ئێستا دوای 45 ساڵ کە باسی ئەەکەینەوە چی وانەیەکەیە، چی شتێکەیە کە پێویستی بە سرنج بێت. ئەوەیە یەکەم ئێستا لە تورکیا دوای دراسەیەکی زۆر هاتوونەتە سەر ئەو ڕایە کە سوڵتان عەبدولحەمید زۆر کابرایەک بوو، وەکو مامۆستاوتی زۆر بەتوانا بوو و تەقەلایەکی زۆر جدی کرد بۆ یەکڕێزی ئومەتی ئیسلام و گەڕانەوە بۆ یەکێتی موسڵمانان بە ناوی فکرەی جامیعەی ئیسلامی، حتا بتوانێت دەوڵەتی عوسمانی ڕزگارکە لە ڕووخان. لەبەرەوەی بەڵام پێش دەوڵەتی عوسمانی جەماعەتێکە بوو بە ناوی تەنزیمات لە سەدەی دووەم سەدەی 19م دەستیان پێ کردو بوو، دوایش تۆرانیەکان
يعني بەڕاستی ئەوەنە زەرەریاندا بوو لە دەوڵەتی عوسمانی لە بنیادی لە ئابوووریەکەی لە سیاسەکەی لە کۆمەلگاکەی ئەو بڵێن ئەو زوڵمەیە ئەیان کرد لەو ملەتانی کەوا غەیری تورک بوون. طبعا ژوون تورکەکان کە باسی تۆڕانێتیانە کرد خۆیانش زۆربەیان هەر تورکش نبوون بە ڕەگەز ئەوروپی بوون، بەڵام کولتوری تورکیان وەرگرت بوو و دوان لە دامەزرێنەرەکانی ژوون تورک یان تۆڕانیەکان ئەو ڕێکخراوی کە بە ناوی ئیتیحاد تەڕەقیە بێت کوردش بوون بە ناوی دکتۆر جەودەت و ئیسحاق سکوتی و ئەوە کانترش هەر غەیری تورک بوون، بەڵام ئەمانە لەژێر کاریگەری با بڵێن توڕاتی غەربی بوون. ئەیانەویست نمونەی ئەڵمانیا و بریتانیا و فەرەنسا و ژوون فرانس ینی ئەوانە ئیتالیا دووبارە بکەنەوە لە دەوڵەتی عوسمانی، لەبەرەوە وڵاتەکە کەوتووە ژێر ڕکێفی ئەڵمانیەوە، ئابووریان لە بواری ئابووریەوە بەڕاستی سەرمایەداری ئەوروپا توانی بچێتە ناو جەرگی دەوڵەتی عوسمانیەوە و لەبەرەوە ئەمە کەوتنی دەوڵەتی عوسمانی هەر مەسەلەی کات بوو، بەڵام شتێک هەبوو کە ئەو پێیانەوت نەخۆشەکەی ئەوروپا کە هێشتی 100 ساڵ لە ناو جێگا بمێنێتەوە، ئەوش ئەوە بوو شتێک هەیە لە پێڵێن بە ئینگلیزی پێیانەوە the balance of power، یعنی مەسئلەی تەوازنی هاوسەنگی هێز لە بینی زلهێزەکان زلهێزە ئەوروپیەکان. لەبەرەوە ئەوە ئەگەر دەوڵەتی عوسمانی بڕوخایە ئیمپراتۆریەتی رووسی ئەیتوانی نێزک بێتەوە لە دوو خەلیجی زۆر گرنگ، ئەوش بەسپۆرۆس و دەردەنیل کە ئەوە وەکوبلەی خەونی ئیمپراتۆریەتی رووسی بووە بۆ 200 ساڵ بوو، هەمان کاتە بگاتە ئاوەگەرمەکانی خەلیج. لەبەر ئەوە وڵاتە ئەوروپیەکان یانویست دەوڵەتی عوسمانی بمێنێت، بەڵام لە هەمان کاتە لاواز بێت. لەبەرەوە دەوڵەتی عوسمانی توانی ئینجا با بینەوە سەر ئەوەی ئەمڕۆ لە وڵاتی زۆر لە وڵاتە موسڵمانەکان لە کوردستان، لە عێراق، لە دەوڵەتە عەرەبیەکان باسی ئەوا کرێ چۆن بژانەوە ئەبێت. لێرەدا باسی دوو قوتابخانە هەیە بۆ بژانەوەی. ئەو بژانەوەی کە ئەو قوتابخانەی ئەوەیە یەکێکە ئەڵێت با ئێمە بە ناوی حەداثەتەوە بە ناوی سەردەمیانەوە چی لە ئەوروپاوە دێ وەکو پاکێجی قبوڵیکەی، تەکنۆلۆژیا بێ، علم بێ، ئەخلاق بێ، شێوەی ئیدارەی حکوومەت بێ. ئەوە کەیتش قوتابخانەکەی ترش ئەڵێ نا بگەڕێینەوە بۆ کاتی ئیسلام لە عەسرە کلاسیکیەکەی و بە شێوەیەکی حەرەفی و بە شێوەیەک خۆی چۆن بۆ ئاوا زندیکەینەوە. ئەمەش بۆ چوونێکە مەدرسەیەکی ئیسلامی کە پێڵێن سەلەفی ئەمڕۆ ئەمان داوای ئەواکەن. بۆ چوونێتر هەبوو ئەوش ئەو بۆ چوونەش ئەیود نا ئێمە ئەم بژانەوەی ئەوروپا لەسەر توڕات و پێشکە با بڵێن شارستانیەتی ئیسلام سەری داوەتەوە. و طبعا ئەمە حقیقەتە. من کتێبێکم نووسیوە لەگەڵ دکتۆرێکی ئەمریکی لە زانکۆیەکی بێرکەلی بە ناوی دکتۆر ئیسایە. لەو کتێبەدا بەسەر طبعا ئەم کتێبە تەرجمە کراوەتە 34 زمان. لەو کتێبەدا زۆر بۆکو بڵێ لەسەر ئەو نووسینانەی غەرب نووسیانە دەربارەی ڕێنەسانس بە زمانە غەربیەکان من و ئەو دکتۆرە بە ڕێزە دامانناوە. یعنی ڕێنەسانسی ئەوروپی لەسەر ئەساسی شارستانیەتی ئیسلام خۆی بیناکرد. لەبەرەوە ئێمە لێرە لە بینی ئەم سێ قوتابخانەوە بۆ هەڵسانەوەی ئەم ملەتەمان چی کورد بێت چی موسڵمانەکانی تر لە ناوڕە، ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ئەو قوتابخانەی سێەم کە ئەڵێ با
بە ئەو شتانەی زانستیە و چی لە ئیدارە چی لە علوم چی لە تەکنۆلۆژیە وەرگرین بەڵام بیگونجێنین لەگەڵ توراثی و شارستانیەتی خۆمان ئەو شتە دکتۆریان ئەو سێ بۆچوونەی کە جەنابەت ئاماژەت پێکردن کامیان یان بوون ئایا ئەمەلێک ئومێدێک ڕێگە چارەیەک هەیە بۆ ئەوەی جارێکی تر مسلمانان دەوڵەتێکی سیاسی یان دەوڵەتێکیان هەبێ یا سنوورێکی جوگرافیان هەبێ پێکەوە و ئەو سێ بۆچوونە کامیان دروسترە یا کامیان ڕەواتر و باشتر لە بنیادنان و دروستکردنەوەی دەوڵەتێک کە پێی بگوترێت دەوڵەتی ئیسلامی بێ دەوڵەتی مسلمانان بێ ئایا ڕێگەیەک هەیە بۆمنە ئەمەلێکی وا هەیە لە بەردەم مسلماناندا؟ یعنی بەڵێ من ئەمەویست ئەوە بڵێم ئەو بۆچوونەی کەوا بۆچوونی سێمە کە ئەڵێ ئێمە ئەبێل ئەو پێشکەوتوانانەی کەوا کراوە لە یابان لە سین لە دەوڵەتەکانی پێشکەوتوی ئەمریکا و ئەوروپا ئەو پێشکەوتنە علمیانە و هین هەموو ئینسانێکە هین مسلمان تراثێکی ئینسانیە تراثێکی کە ئێمە بێ سوودی لێوەرگرین بۆ بژانەوەی خۆمان بەڵام ئەبێ ئێمە سوود لە تەجروبەی سوڵتان عەبدولحەمید و دەوڵەتی عوسمانی وەربگرین ئەمڕۆ بابەتەکەمان ئەوەیە ئەوش ئەوەیە مەسەلەی حەداثەت لە دەوڵەتی عوسمانی ئەو قوتابخانەی هەبوو بە ناوی تەنزیمات و ئەمانەوە دوایش بە ناوی ئیتیحادیەکانەوە ئیتیحاد تەرەقی ئەمە ئەم حەداثەیان تەجروبە کرد و دوایش ئەمڕۆ لە دوای با بڵێن شەڕی جیهانی یەکەمەوە سەر لە نوێ تەیاری ئەلمانی لیبرالی و مارکسی سەر لە نوێ ئەم حەداثەیان تەجروبە کرد لە وڵاتانی ئیسلام چیمان بۆ هات دیکتاتۆریەت دواکەوتن لە هەموو بوارێکی ئابووری و تەبعیەت بە غەرب و بە سۆڤیەتی بێ بە ڕووس بێ یان بە ئەمریکا بێ لەبەرەوە بەڵێ ئێمە سەر لە نوێ بگەڕێنەوە سەر بۆچوونە سێمەکە کە بۆچوونێکە هەروەکو وتم و ئەیلێشمەوە سەر لە نوێ ئەوش ئەوەیە کە خۆی لە ئەساسە ڕێنەسانسی ئەوروپی لەسەر تراث و شارستانیەتی ئیسلام و کە لە ئەندەلوسەوە بچوو بووین کاکە زۆر حتا 200-300 ساڵ کتێبی هەندەسە و طب و کیمیاوی جامعاتی قورتوبە لە ئەوروپا ئەخێن لە پاریس و لە زانکۆکانی ئەوانە ئەمە یعنی ئەمە ئیدعایەک نییە من دەیڵێم ئەمە ئەوەی لە تاریخی علومە زانێت لە غەربا لە تەتەووری تەکنۆلۆژیای غەربی و علومی غەربی ڕێنەسانسی ئەوروپی ئەم حەقایقان اینجا گەڕێمەوە بوو وڵامی جەنابەت مامۆستا گیان ئێمە ئیجاب ناکە فکرەوە بکەینەوە سەر لە نوێ خلافەت زندوکەینەوە ئەمە شتێکی ئەمەلی نییە ئەمڕۆ واقعێکەیە واقعی دەوڵەتی نەتەوە هەیە ئەو دەوڵەتانی کەوا ئێستا هەن ئەمانە واقعێکن دوای بارودۆخێکی تایبەت هاتەتەکایەوە لە دوای شەڕی جیهانی یەکەم چی لە ئەوروپا چی لە ئەفریقیا چی لە وڵاتانی ئەمریکای لاتینی و ئەمان اینجا بە شتێک بڵێم بەڵام ئێمە ئیجاد ناکە سەر لە نوێ خلافەت ئەمڕۆ بەسایی تەکنۆلۆژیا بەسایی تەورەی علمی عالم بەرەو تەکەتولاتی هەرێمی یان ئیقلیمی ئەڕوا ئەو ئیتیحادی ئەوروپی بۆ نمونە ئەڵێن شەڕی جیهانی یەکەم و دووەم ئەو شەڕی جیهانی نەبوو ئەو شەڕی وڵاتە ئەوروپیەکان بوو بۆ حدودی ئەڵمانیا و ئەلزاس و لۆرین کە لە بینی ئەڵمانیا و فەڕەنسایە ئەو شەڕە بۆ ئیمپریالیست و ئیمپریالی غەربی بوو بۆ دەسەڵات بوو بۆ هین شەڕێکی ئەوروپی بوو کە 50 ملیۆن کەس مردیای اینجا ئەم شەڕە بەڵام ئەمڕۆ بەرژەوەندی ئابووری ئەوروپا وای کرد وەلی ئەوروپی بێن یەک بگرن ئیتیحادی ئەوروپیەیە ئەوە لە ئەمریکا چەند تەکەتولاتێکی ئیقلیمی دەرەچێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستش زۆر شتێکی طبیعیە ئێمە وڵاتانی مسلمان کولتورێکی دوور و درێژمانەیە تاریخێکی دوور و درێژمانەیە و داهاتوومانش یەکە خاصەتەن ئێمە ملەتی کورد ئێمە ناتوانین کوردستان هەڵگرین بیبین بۆ ئەوروپا ئێمە لەگەڵ ئەو ملەتانی کە لەو منطقەیە ژین چی عەرەب بێت چی کورد بێت چی تورک بێت چی فارس بێت چی شیعە بێت چی سونە بێت ئەبێ پێکەوە بژین و پێکەوە ئەتوانین کۆمنوەڵتێک دابنین کە بتوانین ببینە هێزێکی ئیقلیمی چونکە ئەمڕۆ ئەمە قەدەری جیهان
ئەمە مەسەلە ئەوە نییە بەڵێ لە ئیتحاد زۆر باشە دکتۆر گیان دێمە وڵات ئایا مامۆستا شوان کۆتا پرسیارم ئایا لە ئەگەری ئەوەی ئەم مسلمانان هەوڵ بدەن یا بۆ تەقەلا بکەن لە دروستکردنی سنوورێکی جوگرافیا دەست دەوڵەتێکی مسلمانان دروست بکەن لەگە ئەگەری سووربوونەوەیان بوونە زیادبوونی ئەو هەموو ناکۆکی نێوان نەتەوەکان کە یەکێک لە هۆکارەکانی ڕمانی خلافەت ئیسلامی مەسلەی ناسیۆنالیستی و تۆخکردنەوەی گیانی نەتەوەگەرێتی بوو عەرەب لەلایەک و تورک لەلایەک و کورد لەلایەکە پێم وایە لە ئێستادا ئەو دژایەتی لە نێوان تورک و عەرەب و تورک و کورد و عەرەبدا هەیە لە هیچ مێژوەیەکی ترا نەبووە لەگەڵ بوونی ئەم هەموو ناکۆکی و لە یەکتر خوێندن و دوژمنایەتیە ڕیتە چه جارێکی تر دەوڵەتێ دروست بێ جیاوازیەکان نەیەڵێ و کورد و تورک و فارس و عەرەب هەمووی پێکەوە کۆبکاتەوە پێی بگوترێت دەوڵەتی ئیسلامی ئێمە بینین یعنی جەنگی یەکەم و جەنگی دووەم لە سەداسەد ئەوەی کە کاک دکتۆر فەرمووی وایە ینی جەنگی ئەوروپیەکان بوو بەڵام ئێمە بینین لە دوای پشۆڕشی فەڕەنسا کە فکری ناسیۆنالیستی ینی زۆر زاڵە بێ لە ئەوروپا و ئەبێتە هۆی ئەوەی کە دەوڵەتانی نەتەوەیی دروست ببن و سەرنجام یعنی جەنگ و خوێنێکی زۆری لێ ئەکەوێتەوە ئەمە ینی وەکەڵێت لە ئەوروپا گەیشتە ئەوەی کە ئێستا ئەیبینێن ئەنجامەکەی دروستبوونی یەکێتی ئەوروپایە ینی وڵاتانی یەکێتی ئەوروپا 25 وڵاتی ئەوروپی ینی هین وەکەڵێ بە یەک پاسپۆرت تۆ توانی ینی لە ناو هەموو ئەو وڵاتانە هاتوچۆ بکەی و بگەڕێی و کاروباری سیاسی کاروباری ئابووری و هەموو کاروبارێکی خۆت ئەنجام بدەی لەوێ ئەمە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان هاتن لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەش توانیان ئەم یەکێتیە دروستکەن و بوو کردیانە کیانێکی گەورەی جیهانی و لە باشووری خۆرهەڵاتی ئاسیاش یعنی ئێمە کیانی ئاسیانمان هەیە و وڵاتانی ئەوێش ینی کیانێکی لەو شێوەیان هەیە لەبەرەوە موسڵمانان خاوەنی سەرچاوی وزەی زۆر بەهێزن نەوتێکی زۆریان هەیە غازی زۆریان هەیە بکانزایی گرانبەهایان هەیە ینی ئەمە لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی کەلتوریەوە و لە ڕووی ئاینەوە ینی یەک بیر و باوەڕ و یەک کەواتە ڕێی تێدا چه جارێکی تر ئەمانە پێکەوە کۆ بنەوە یەک بگرن ئەمانە ئەکرێ ینی ئەکرێ جارێکی تر یەک بگرنەوە بەڵام بە تەنها هۆکارێک ئەویش ئەوەی کە خوای گەورە ینی داوایەکە ئەویش ئازادکردنی گردنی ئینسانەکانە ینی ئێمە گرفتمان لەگەڵ ئەم کیانانەی کە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دروست بوون گرفتمان ئەوەیە یعنی وڵاتە ئیستیعماریەکان بۆ دابینکردنی بەرژەوەندی خۆیان کۆمەڵی دیکتاتۆریان لەم ناوچەیە جێهێشتەوە بۆ ئێمە هەتاکو ئێستاش ئێمە گرفتارین لەگەڵم دیکتاتۆرانە ئێستا ینی وەکەڵێک گەلی میسر گرفتارە لەگەڵ سیسیە عربستانی سعودی گرفتارە لەگەڵ ئالی سعوودە ینی سەیرەکەی ینی هەر وڵاتی لەم وڵاتانە گرفتارە بەدەست دیکتاتۆرێکەوە دەستچنەکانی ئەوروپا و خاچپەرستەکان لە وڵاتی مسلمانانە کە نایڵن نەتەوەکان خاڵی هاوبەشی خۆیان بدۆزنەوە بەڵێ هێنری لیڤی کە بەحساب بە فەیلسوفێکی وەکەڵێ جوولەکەی فەڕەنسی ینی وەکەڵێ ئەناسرێ لە زانکۆی تەلئەبی بەڵێکی ئەڵێ بە بۆچوونی من نابێت دیموکراسی لە وڵاتانی ئیسلامیە بێتەکایە چونکە ئەمانە وەکەڵێ شایستەی دیموکراسیەت نین مەبەست چییە؟ مەبەستەوەیە یعنی میلەتانی موسڵمان بە شایستەی ئازادی نازانن و بە شایستەی ئەوەی نازانن کە بە ئازادی خۆیان بیر بکەنەوە ئەمەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە نەتوانین موسڵمانانێک کە خاوەنی ملیارێک و 600 ملیۆنن نەتوانن خاوەنی قەراری سیاسی بن لەسەر ئاستی نێودەوڵەت. زۆر باش مامۆستا شوانگیان دەچمەوە لای دکتۆرگیان بۆچی لەگەڵ نەمانی دەوڵەتی ئیسلامی و کۆتایی هاتن بە شەڕی خاچپەرستی و دەوڵەتی ئیسلامی ئەوروپا هێشتا لە ململانێ و لە پێکدادانی شارستانی وەکو فۆکۆیاما و هانتینگتۆن باسیەکەن بۆچی هێشتا لەم گیانی شەڕخوازی و ململانەیی لەگەڵ جیهانی ئیسلامی و ڕۆژهەڵاتە ناکەوێت؟ ئەوە تا دەبینین کە لە فڕۆکەخانەی فەلوجە
6,000 قەشەی مەسیحی لەگەڵ سوپای ئەمریکا دابەزن و ئینجیل بەدەستن. یا پاشتر هەر سەربازی ئەمریکی قورانەکەی ئێمە دەکەن نیشانە و فیشەکی پێوە دەنێن. مەبەستمەوەی بۆچی ئەوروپا هێشتا گیانی شەڕخوازی و ململانێ و دەبەڕێکڕاچوون و بە یەکدادانی لەگەڵ جیهانی ئیسلامی بەبێ دەوڵەت و بەبێ سەر و بەبێ خەلیفەش هەر بەردەوامی پێدا. شتێکە لێرە حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەوش ئەوەیە، یعنی بەڕاستی ئەوەی لە ئەلمانیەتی ئەوروپی هەیە. ئەلمانیەتی ئەوروپی لەسەر توراثی مەسیحیەت و یەهودیەت دانرێت و توراثی یۆنانی کۆن. اینجا چی توراثی یۆنانی کۆن، چی توراثی ڕۆمانی، چی توراثی مەسیحی و یەهودی، هیچ کاتێک دینی تەجاوز نەکردووە. بەرهەمی ئەو گۆڕانانە بووە لەناو ئاینی لەناو ئاینەکاندا. لەبەرەوە ئەلمانیەتی غەربی هەرچەندە ئەلمانیەکە کنیسە جیا کردێتەوە، بەڵام ئاینی جیا نەکردێتەوە لە بۆ چمەکانیان. لە شەڕی جیهانی یەکەم و شەڕی جیهانی دووەم قادەکانی با بڵێن ئەوروپا و ئەمریکا زۆر بە سەراحەت ئەگە بچی تەسریحاتیان بخوێنیتەوە بە وردی لە دیکرایەتەکانیان بە زمانی ئینگلیزی نووسراوە، ئەڵێ من قەدەری ڕەب العالەمین، قەدەری عیسام و لە بۆچوونەکانی عیساوە چوومە بۆ ئەم شەڕە. یعنی ئەمە واقع ئەمڕۆ لە با بڵێن لە ئەمریکادا ئەمە 4 سەرۆک انتخابەکرێ، هەر چواری لە سەدەی با بڵێن 19م و لە سەرەتای حتا نەوەتەکان 4 سەرۆکی ئەمریکی لەسەر ئەوە هاتەتە حکمەوە. ترامپش یەکێکە لەوانە کە یارمەتی کنیسایان هەیە، پێڵێن کریسچن بێڵت ئین دە ساوت، با بڵێن حیزامی مەسیحی لەو منطقانە. کنیسە ڕۆڵێکی زۆر کارای هەیە لە سیاسەتی ئەوروپا. اینجا ئەمە لە ناو خودی خۆی لە دەستورەکانی هەموو وڵاتە ئەوروپیەکان. من کتێبێکم نووسیوە بەنە کە وەختێ باسی ئەوا کرا ئیسلام دوورکەین لە دەستوری کوردستان، کتێبێکم نووسی لەو کتێبە گچکەیەدا ئاماژە ئەەکەم لە دەستوری هەموو وڵاتە ئەلمانیا ئەوروپیەکان ئاماژە هەیە کە ئاین سەرچاوەیەکی سەرەکیە بۆ تەشریع لە بریتانیەوە دەست پێ بکە، لە یۆنانەوە دەست پێ بکە، هەموو لە دەستورەکانی ئەو وڵاتانە شتە هەیە. اینجا با لە ناو خودی خۆی لە دەرەوەی خۆشی طبعا ئەمە هیچ ئینکار ناکرێت. دکتۆر مەبەستمەوەیە بۆچی لەگەڵ هەمانی دەوڵەتی ئیسلامی و سوپای ئیسلامی و سنووری جوگرافی و سیاسی ئیسلامی ئەوروپا هەر بەردەوامە لە ململانێ و پێکدادان و شەڕانگێزی بەرامبەر بە مسلمانان. هەروەکو ئەمەوێ بگەمە ئەو خاڵە ئەوش ئەوەیە لەبەرەوەی بە کورتی لە توراثی ئەوروپیدا شتێکی هەر لە وەختی توراثی یۆنانیەوە و حتاکو ئەمڕۆ دائیمەن ئەبێ شتێکی بە ئینگلیزیە لێ thesis antithesis، نەقیض و شتێک و نەقیضەکەی دژەکەی دائیمەن ئەبێ دژمنێکی هەبێت لە توراثی ئەوروپی لە سراعە لە ململانیە لەگەڵ یەکتری و ئەو دراسانەی کە باسی علاقاتی دەولیەکەن زۆربەی لەسەر ئەوەیە، لەسەر ململانێکی بەردەوام. اینجا ئەم شارستانێتی تازەی غەربی ئەبێ دژمنێکی هەبێت. وەختێک ئەو دژمنە شوعی بوو دوای ڕوخانی شوعیەت، ئەنجا ئەو دژمنە بووەتە جیهانی ئیسلام یان با بڵێن ئیسلام و ئەو جەماعەتانی کەوە ئەیانە ئیسلام بکەن بە مەرجعیەت بۆ ژیان سەردەمی ئەم کاتەدا. ئەمە بەشێکە لەوە، یعنی ئەمە وەکو جەنابتە فەرمووی ئەمە ڕاستە. حتا جەنەرال غۆڕۆ ئەو من کتێبێک بە ئینگلیزی خوێنمەوە لە دیعایەکی عەرەب و ئەمانە نییە کە ئەچێ بۆ قودس لە دوای شەڕی جیهانی یەکەم، ئەڵێ دوایڵێ من ئەمەوێ بچم بۆ دیمەشق، طبعا بووە ئەچێ بۆ دیمەشق، شەقەدا لە قەبرەکەی سەلاح الدین ئەیوبی، ئەلێ سەلاح الدین هەسا وەسەر لە نوێ هاتینەوە. ئەمە حقائقە. جەنەرال غۆڕۆ جەنەراڵێکی فەڕەنسیە لە شەڕی جیهانی یەکەم. یعنی ئەم نەزعەیە هەیە، نەزعەیەکی سەلیبی دژمنایەتی لەگەڵ شارستانیەتی و دین و ئاین و دکتۆر ئەوروپا لە دروستبوونەوەی سوڵتان محەممەد فاتح و سوڵتان سەلاح الدین و تاریخی کوڕی زیادەکانە ترسێەوە دەیەوێت بەردەوام گورز بۆشێنێ و جیهانی مسلمانان کە بکاتەوە تا
پیاوانێکی تری تیا هەڵ نەکەوێتەوە کە بربەرەکانێ و وەکۆڵە شەڕەپاڵ لەگەڵ خاچپەرستاندا بکە ئەمە کۆتا پرسیارمە زۆر بە کورتی بەڵێ ئەمە حقیقەتە ئەوان بە هیچ جۆرێ هەروەکو مامۆستا شوان وتی جیهانی ئیسلامی صاحب ئیدئۆلۆژیەکی زۆر بەهێزە ئەو ئیدئۆلۆژیە ئەمڕۆ لە ئەوروپا خاصەتەن ئیسلام زۆر یعنی زۆربەی نووسینەکان هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا دەرچۆ منێ خوێنم ئەڵێ مستەقبەلی ئەوروپاوە هیچ لە چەند دەیانێک یعنی نێزیکدا بەرەو ئیسلامەوە ئەمە حقیقەتە داعش شتەکەی تۆزێ تاخیر کرد بەڵام ئەمە حقیقەتە جگەلەوەی ئەوەی مامۆستا شوان وتی جیهانی ئیسلام هەموو مقاوماتی ئەوەی هەیە بێتە کوتلەیەکی دەولی طبعا دوای ئەم نزاعاتانی هەیە لە نزاعاتی مەذهبی و نەتەوەگەری و ئەمانەکە هەمووی بەرەو پوچبوونەوەڕوە بەڵێ ئەو حقیقەتە هەیە ئەوروپا ئەلەوە ئەترسی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان عەلی مامۆستای زانکۆ کە لە تورکیاوە لە ڕێی سکایپۆ لەگەڵمان بووی بەداخەوە لەبەر درەنگ حاصڵبوونی پەیوەندەکەی بەڕێستان نەمانتوانی زیاتر لە خزمەت تابین زۆر سپاس دەکەم کە لە تورکیاوە لەگەڵمان بووی بەرنامەکەت ڕازاندەوە هەروە سپاس بۆ بەڕێز مامۆستا شوان هەورامی نووسەر کە لە خزمەت تابووین و ئەمشەو بەرنامەکەت ڕازاندەوە سپاسان دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان دەکەم